باشە مامۆستا مەسەلەن ئەو پرسیاری لە زۆربەی هونەرمەندانیش دەکەم زۆر جارە قسەی دووبارە دەکەمەوە ئەگەر تەماشا بکەین لە دەرەوەی وڵات هونەرمەندانی جیهان لە هەم وەرزش هەم هونەرمەندیش بە شێوەیەکی گشتی سوود لە هونەرەکەی وەردەگرن و پێی دەوڵەمەند دەبن بەڕاستی لێرە تا چەند ئەو شتە ڕاستە لێرە لە کلام ئەو شتە نییە یعنی بەڕاستی چکو ئەمە هەتا ئێستا وازارێ بێنە سەبووچەوە موچە نییە مەسەلەن یعنی حکومەت ئەو وەزعی تەوانیە ئەمە حکومەت نینە هەتا ئێستا ئەوەی خۆمان نییە ڕاستە ئەمە فدرالینە و بەشدارێن لە ئەگەر حکومەتی عێراق و بە هەزار حاڵی موچەمان لێ دێن و غەدرمان لێ دەکەن و ئەو نەوع پارە و ئەو نەوع ئەو نێ دوایە دەکەنەمە ئەو وەرزش و هونەر نەبوویتە پیشە یعنی ئەمە هونەر نەبوویتە پیشە دەکەنەمە ئەمە پیشە نیە ئەمە هەموو هاوینە ئارەزوومەندین لۆ لەبەرەوەی پارە یعنی نییە یعنی ناتەنێت تو ئێستا بسەنەن بێلێک تازیرەی بینی بلێوەرە ئەتۆ درامایشی ئینتازکەەوەشی ئینسان دەزانی پارەکەی نایەتەوە لۆ وەکو تورکیا نییە تورکیا مەسەلەن زنجیرەشی ئینتاز دەکە ئەو زنجیرە دێتە کوردستان دەستە دووبەی دەستەوەی لەکنەمە بەس تەنیا لە ناو خۆمانە پارەی ناینی ئیسفادەی نییە لەبەر هەندی هونەری مە نەبوویتە پیشە باشە لۆ نەمانتوانیەوەی لێ بکەین هونەر ببێتە پیشە هەم هونەرمەند سوودی لێم ببینیتن هەم ئەو کۆمپانیاکانی بەرهەمهێنا من ناڵێم ئەمە نەبووینە دەوڵەت کەنێ بینە دەوڵەت ئەو ئەو وقتی عالم کرد ئێترافمان پێ دەکەن ئێستا ئەوە 2 ساڵە ئەمن لا حەزەکەم هەناری لە نێرینە دووبەی و لێنێنە پلازیدن یعنی هەتا ئێستا ئەمە هەتا شتی خۆمان ئینتازی خۆمان محلی لەناو وڵاتی خۆمان بوو هەتا ئێستا فەلاحی بەسە زمانی ئەڵێڵە هاوینی ڕسقەکەی پێ دەگا زۆر زاران دەبینی پیکەپ تەماتە فڕێ دەدرێ لۆ لەبەرەوەی قیمەتی نییە ئەتوکە بە خۆ دەسی چولێک تەماتی بە 250 دەکڕی دەبی لە ئالوێ بەسەندیوی وەیە مۆزوعەکە ئیمە هەمومان هەموو شتەکان مەربوطە لەگەر یەکتری ئەمە ئەگە دەوڵەت بین ئەگە دەوڵەتیش بخۆی سامی خۆی هەیە عیلاقاتی لەگە دەوڵەتان هەیە ئەو وەختی ئەمە پرۆتۆکۆل دەکەین لەگە دەوڵەتان لە ناحیە سەقافی دەرکا کە ئەمە دیگە لەوەی تەڵەبەی لێنێرن بخینن بۆ تەڵەبەی نەکەمە بخین ئەمەش فەنمان هەیە شتمان هەیە شتی خۆمان دێنێرینونگۆ ئەو وەختێ فەن بە قەدر دەبی بە قیمەت دەبی بە قووەت دەبی